بوادەکەی هاوەری لا ڕێیخوا عاشقێکی دڵ شکاوم زوو بگە فێریم لۆوادەکەی هاوەری لا ڕێیخوا عاشقێکی دڵ شکاوم زوو بگە فێریم. لەگەڵ هونەرمەندێکم کە زیاتر لە 40 ساڵە کاری هونەری دەکات لای جیلی ئاڵتونی دەتوانم بڵێم زیاتر ئەم هونەرمەندە ناسراوە لە شاری سلەیمانیە بە دەرفەتێک زانی گفتوگۆیەک لەگەڵ کاک قادر ئازاد بکەم. کاک قادر سڵاو بۆ جەنابتان. تۆ زیاتر لای جیلی ئاڵتونی و بە تایبەتیش دەتوان بڵێم نزیکەی 20 ساڵێک پێش ئێستا هەندێ بەرهەمی زۆر باش تۆمارت کرد و زۆر جوان چووە ناو خەڵکەوە. ئەگەر باس لەو زەمانەیە ئەو کاتە بکەن زەمانێکی پێ دەڵێن زەمانی دەستە جەمعی ینی گروپی جوان و هۆکار و کاری بە کۆمەڵ بوو. زێد نابێ کۆپلەیەک هەم بۆ من و هەم بۆ وەرگرانی وار بڵێ ئەو دڵتان ناشێت. مامنونم هەرشەی دە پێم بڵێ بەو ناوەختە بۆ بەجێم دێڵی زامی جوودای و نامۆیی لە دڵدا چێڵی ئەی مامۆستای عاشق و جوانی عاشق و هانابێ هەر کاتێک تۆ مەبەستێ بوو دڵێ گۆڕابێ بوادەکەی هاوەری لا ڕێیخوا عاشقێکی دڵ شکاوم زوو بگە فێریم لۆوادەکەی هاوەری لا ڕێیخوا عاشقێکی دڵ شکاوم زوو بگە فێریم. زۆر سپاس کاک قادر. ویستم هەواڵێکی هونەرمەند کاک زیاد ئەسعەد لە ڕێی جەنابتانەوە بزانم. هیچ کۆنتاکتێکت هەیە لەگەڵیا تەندروستی ئەو چۆنە؟ من دەمەوە بەهار پێشم خۆش لە ڕێی ماچیەوە کە زۆر ئیمەیل و زۆر لە کۆمنتوانە من تەنیا ناوی فامیلیمان ناوی بابمان ئەسعەدە نەوەکو هیچ شتێک هاوڕێی هاوشارمە و دوکانیشمان پێکەوە بووە لە تەنیشتێک زیران بووینە ماوەکی زۆر ئەویش لە سویدا بەڵێ بێدەنگە بەڵام ئاگات لێتی دۆخی چۆنە بەخوای لە دوور و نزیک زۆر ئاگام لێ نیە دەزانم چۆنێ بەڵام باەوە بۆ خۆی بنێتەوە ڕاستی سوید ناکەیت ناوەڵە ئەگەر ڕاستی دەوێت لەو سەرمایە 33 ساڵی ئەو سەرمایە شەختە بن و یانی تووشی سۆڵبەندانی کردم بۆی حەز دەکەم هەندێک گەرم بێتەوە. باشە شاری سلەیمانی کەشوهەواکەی ئێرەت لا چۆنە چیت هەیە بۆ ئەم شارە؟ ئەو شارێشێک لە ئەوانەی کە هەمیشە جوانەکانی خۆی لە دەست نادا درەوشاوەیە بوو خەڵکەکەی خەڵکی ڕۆشنفکر و خەڵکێکی بەڕێزن بۆیە کە سەردانی ئێرە دەکەم بەڕاستی هەست بە گەشانە و خۆشەویستی دەکەم لەو شارە.